جۆرە شیرکە بکەین کامڕۆهەیە کابرا چێ بێ بە توولەی بەرپرسیان تەوەکولی تەواویەکان سەر بەرپرسەکە جان لە هەمووی خۆشتر خزمەکانیشی لەبەرەوەی توولەیەکیانەیە لای بەرپرسێت تەوەکولی تەواوەکەنە سەرەوە بەرپرسەوە توولەیە لە ڕێوە توولەیەوە هەموو شتێکمان بووە کرێ توولەی فڵانە مەسوولە لەگەڵ فڵانە مەسوولە جا نایڕم بڵێن توولەیەتی حیمایە یعنی چی یعنی پاسەوانیەکە سەگ چۆن پاسەوانی مەڕ و ماڵات شتەکە ئەویش حیمایە پاسەوان یعنی توول هەیە وانییە ئەنجا لە ڕووی نایەوە بڵێ حەسحەسە حەپێ بۆ خۆی لێ بەریاتەکێ بۆیە چێ لە ڕووی نایەوە بڵێ لەگەڵیاتی ئاخر بەچی لەگەڵیاتی بە توولە لەگەڵیاتی سە من سەگەکەم لەگەڵ خۆم بەرم بۆ دەشە سەگەکەم لەگەڵ ماڵ وان بۆ بردم ڕاوی پێکەم خۆمی پێ پارێزم هەر تۆش هەر ئەوەی شەکەتە یا ڕاوەکەی بە دوای خۆ دەپارێز لە زیاتر نییە ئەمە شیرکی تەوەکولە ئەو خەڵکە تووشی بووە جەزاری واسێرەکە یەک تایفە پشت دەبەستێ بۆ توولەیە ئابشکم بە فڵانەکە زۆر ئەمە نەما سێیەکی شەو خۆ ماڵسم دوعاکەم بەخوا بڵێم بۆم بکەن نە بشکم بە فڵانەکەس بڵێ خوا لە بیر چێەوە ئەو خۆیان ئەوە تەوەکولە نیوەی کوردم ڕۆوە خوا بەدەسەڵاتدار نازانێ بەسەر خۆیەوە ئەو بەدەسەڵاتدارە زانێ بەسەر خۆیەوە بۆیە ناتوانێت لە کۆیلایەتی ئەو ڕزگاری بێ و لە عەبدایەتی بۆی ڕزگاری بێ هەر هەتا بێ لە ژێر دەستیا بێ ئیگنا ئەوەی خوا بەدەسەڵاتدار بزانێت بەسەر خۆیەوە بۆ هەتا کۆیلایەتی خواکە و لە عەبدایەتی ئەو سارد نابێتەوە لەحزەیەکیش ناوەستی ئەوە کێشەکەوت جا بۆیە ئەمە شیرکی تەوەکولە هەر لەوەیان نییە کە تۆ بڕێی عیلاج لە غەیری شەرع داواکەی عیلاج لە غەیری خوا داواکەی شیفا لە غەیری خوا داواکەی ئەوە تا خەڵک ڕزق و ڕۆزی پشتیوانی بەدەستهێنا ئەنە هەمووی چ لە غەیری خوا داواکە لە دنیا دین و ئەخلاق و مشتێکی لە پێناوەدانە